دادگایکردنی هەڵسوڕاوانی کرێکاری و مەدەنی محکومە. هەشت چالاکوانی کرێکاری و مەدەنی شاری سنە لە لەقی یەکەمی دادگای ئەم شارە دادگایی کران. بەپێی راپۆرتی کۆلبەر نیوز ڕۆژی دووشەممە 19 خاکەلێوەی ساڵی 1404 سەید خالید حسەینی، جەمالی ئەسەدی، ئێقباڵی شەبانی، فەردینی میرەکی، شەیسی ئەمانی، فەرشیدی عەبدوڵایی، ئارمانی سەلیمی و سوسان ڕەزانی هەشت چالاکوانی کرێکاری و مەدەنی شاری سنە بە تۆمەتی پڕۆپاگەندە دژی نیزام و تێکدانی نەزم و ئاسایشی گشتی لە لەقی یەکەمی دادگای ئیسلامی شاری سنە دادگایی کران. بەپێی ئەم راپۆرتە بابەتگەلێک وەک هەڵگرتنی نیشانەکانی سەر بە کۆمەڵە، خوێندنی سرودی ئەنتەرناسیۆناڵ و سرودە سیاسیەکانی تر و هەروەها بەشداری لە ڕێوڕسمی بە خاکسپاردنی دایە فەراسەت جەعفەر قشلاقی لە دایکانی دادخوازی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستان لە نمونونەکانی ئاماژە پێکرا و لە دۆسەی ئەم چالاکوانانە ناوبراون. لە میانەی دانیشتنی دادگاییکردن تۆمەتباران هەموو تۆمەتەکانیان ڕەت کردەوە و بەرگریان لە چالاکیە پیشەیی و مەدەنیەکانی خۆیان لە بوارەکانی کرێکاری، ژینگەی و کۆمەڵایەتی کرد. بەپێی سەرچاوە ئاگادارەکان ئەوان ئەم چالاکیانەیان لە چوارچێوەی مافەیاسایی و هاوڵاتی بوونی خۆیان زانیوە. شایانی باسە پێشتر لێکۆڵینەوەی ئەم کەسانە لە بەفرامباری ساڵی 1403 لە دادسەرای ئینقلابی سنە بەڕێوەچوو و پاش ڕاگەیانی تۆمەت هەمویان بەدانانی بارمتە بە شێوەی کاتی ئازاد کرابوون. تاوەکو ساتی ئامادەکردنی ئەم راپۆرتە بڕیاری کۆتایی لەلایەن دادگاوە دەرنەکراوە. گوشارخستنە سەر هەڵسوڕاوانی بزوتنەوەی کرێکاری لەم دەورەیەدا بەشێک لە سیاسەتێکی ئاگاهانە و بەرنامە بۆ داڕێژراوە کە ئامانجی درێژماوەتری هەیە. ئەم ڕژیمە کە لە گێژاوێکی قەیراناوی، ئابووری و سیاسیدا گرفتارە، نیگەرانی پەرەسەندنی خەباتی کرێکاری و جەماوەری و کاریگەری پێشڕەوانی خاوەن نفوزی ئەم بزوتنەوەیە لەسەر ڕەوتی ڕووداوەکانی داهاتووە. ڕژیم بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ مەترسی تۆفانێکی کۆمەڵایەتی کە لە ڕێدایە پێشڕەوانی بزوتنەوەی کرێکاری و هەڵسوڕاوانی بوارەکانی چالاکی کۆمەڵایەتی کردوەتە ئامانجی سیاسەتی سەرگوتگەرانەی خۆی. ئەو ڕژیمە بە تونکردنەوەی گوشار بۆ سەر هەڵسوڕاوان و پێشڕەوانی کرێکاری دەیەوێت ئەوان لە چالاکی مەدەنی و کۆمەڵایەتی دوور بخاتەوە و بەم جۆرە هەوڵەدات بزوتنەوەی کرێکاری لە بوونی ئەم تێکۆشەرانە کە بەرهەمی بەرەو پێشچوونی بزوتنەوەی کرێکاری لە چەند ساڵی ڕابردوودان بێبەش بکات. هەمووان دەزانن کە چینی کرێکار بۆ بەرەو پێشبردنی خەباتێکی چینایەتی کە لە ڕێدایە چەندە پێویستی بەبوون و بە حوزوری ئەم هەڵسوڕاوانە هەیە. هەر بۆیە بۆ پاشەکشە پێکردن و شکستهێنان بەو سیاسەتە پێویستە لە دوو ئاستی دیاریکراودا هەوڵ بدرێت. یەکەم، ڕێبەران و پێشڕەوانی بزوتنەوەی کرێکاری کە لە جەرگەی ئەم بزوتنەوەیدا خەبات دەکەن پێویستە بە وشیاری و بە دووربینیەوە بۆ پوچەڵکردنەوەی ئەم سیاسەتەی ڕژیم هاو ئاهەنگ و بە بەرنامەوە هەنگاو هەڵبگرن. ڕێبەران و پێشڕەوانی سۆسیالیست و ڕادیکاڵی بزوتنەوەی کرێکاری پێویستە بەرامبەر بەم سیاسەتەی ڕژیم لە هەر دەستکەوتێکی تا ئێستای خۆیان کە لە پێناوی بەدەستهێنانی هەر زەڕەیەکیدا زیندان و ئەشکەنجە و گەلێک ڕەنز و ئازاریان دیوە پارێزگاری بکەن. ئەو پەیوەندیانەی کە بە شێوەی ڕێکخراو لە هەر چوارچێوەیەکدا پێکیان هێناوە لەژێر ئەم گوشارانەدا نەیشێوێن و هاوپشتی کرێکاری و هاوڕێتی چینایەتی خۆیان تونند و تۆڵتر لە هەمیشە پارێزن و پتەوتری بکەن. خەباتی کرێکاران نەوەیەکی نوێی لە هەڵسوڕاوانی پێشڕەوی لە ناو دڵی خۆیدا پەروەردە کردووە. نابێ ڕێگە بدرێت کە ڕژیم بە گوشارخستنە سەرسەریان ئەوان لە شوێنی کار و خەباتی خۆیان دوور بخاتەوە. هەبوونی تۆڕێکی لە یەک تەنراو لە هەڵسوڕاوانی کرێکاری لە شارەکان و ناوەندە کرێکاریەکان کە پەیوەندی بەربڵاویان لەگەڵ یەکتر هەیە لە دەستکەوتەکانی دیکەی بزوتنەوەی کرێکاریە کە بۆ سەرتاسەریکردنەوەی خەباتی داهاتووی کرێکاران پێویستە بپارێزرێ. پاراستن و پتەوترکردنی ئەم دەستگەوتگە لە پڕبایەخە و پاشەکشەکردن بە ڕژیم پێویستی بە هەڵسوڕانی یەکگرتوانەی هەموو ڕێکخرا و ناوەندەکانی سربەخۆی کرێکاری و مەیل و بۆچوونی جۆراوجۆری چەپی ناو بزوتنەوەی کرێکاریە. دووهەم، هەلومەرجی هەستیاری ئەمڕۆ ئەمەی لە هەموو حیزبە سیاسیەکان و ڕێکخراوە چەپ و کۆمۆنیستەکان و ناوەندەکانی دیفاع لە بزوتنەوەی کرێکاری و ڕێکخراوەکانی دیفاع لە بزوتنەوەی ئازادی خوازانەی خەڵکی ئێران و کۆمەڵی بەرینی هەڵسوڕاوانی بەتاکی چەپ و کۆمۆنیست دەوێ کە سەرەڕای هەر چەشنە جیاوازیەک کە لەگەڵ یەکتر هەیەە ئەمڕۆکە بە شێوەیەکی یەکگرتوانە بۆ تێکشکانی ئەم سیاسەتەی ڕژیم بێنە مەیدان. ڕێخستنی خەباتێکی بەربڵاو و بەڕێوەبردنی کەمپینێکی سیاسی و تەبلیغاتی یەکگرتوانەی بەرین دژ بە سیاسەتەکانی ڕژیم گەلێک کاریگەرترە لە هەڵسوڕانی بەتەنیا و ئاکسیۆنی جیاوازی ئەمیان ئەولایەن. تەنها لەم ڕێگەوەیە کە ڕژیم دەکەوێتە ژێر گوشارێکی جددیەوە.
هێزەکانی بزوتنەوەی چەپ و کۆمۆنیستی ئێران بە وەهاکارێکی هاوبەش و بە هاوکاریکردن و درێژە پێدانی دەتوانن لە هەمان کات کە سەربەخۆیی حیزبی و ڕێکخراوەی خۆشیان دەپارێزن بەرامبەر بە کۆماری ئیسلامی لە بەرەیەکی سیاسی یەکگرتوودا دەرکەون. تەنها لەم ڕێگایەوەیەکە بزوتنەوەی چەپ و کۆمۆنیستی ئێران دەتوانێت بەقەدەر قورساییەکی کۆمەڵایەتی واقعی کە هەیەی خۆی دەرخات.